طیف سامی بەبێ بەشداری کۆرسەکە ئاشت بۆوە وا دیارە طیف سامی بەشداری کۆرسێکی کردووە هەر بۆیە موچەشی نارد ئەم کۆرسەوەی لێ کردووە لەگەڵ هاوڵاتیانی هەرێمە ئاش بێتەوە موشەکەشیان بۆ ڕەوانە بکات وەرن با پێتان بڵێم داوای چیان لە طیف سامی کردووە کەسێک کە پێچە هاوڵاتیەکی کورد بێت لە فەیسبوک نامەیەکی ناردووە بۆ طیف سامی وەزیری جارای عێراق پوری خۆم چی پێڵێت طیف خان چۆنیت بەشداری کۆرسەکە بکە و لەگەڵ موچەخۆرانی هەرێمە ئاشت بەرەوە موچەکانیشمان بۆ بنێرە بەزەم کۆرسە زەخمە چیە کە دڵی وەزیری جارای عێراقی نەرم کردووە ماوەیە کە لەلایەن بەکارهێنەرەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەڵمەتێکی فراوان دژی ئەو کەسانە هەیە کە ڤلۆگەکەن بە تایبەتی خانمانی باڵاپۆش هاوڵاتیان دەڵێن ئەوان کارێک دەکەن کە دوورە لە دینەوە و بەشێکیشیان بە پیشاندانی خۆشگوزەرانی خۆیان بوونەتەوەی تێکدانی شیرازەی خێزانەکانی ئێمە بە قسەی هاوڵاتیان لەم بێموچەیە ڤلۆگ و سناپ و ڤیدۆکانی ئەوان دەرونی خانمانیان بە تەواوەتی تێکیاوە جا بابەتەکە لێرەوە دەست پێیەکە ئەم خانمانە چەند کۆرسێکیان داناوە لە ناویانە کۆرسی ئاشتبوونەوە لەگەڵ خۆت و چەندین کۆرسی دیکەش هاوڵاتیانیش دەڵێن ئەم جۆرە کۆرسانە تەنها بۆ فریودانی خەڵکە و بۆ پارەکێشانەوەی لە خەڵکی و هەڵمەتی بلۆکردن و ئەنفۆلۆکردنی ئەو خانمانە لە سۆشەڵ میدیاکان بە تەواوەتی دەستی پێکردووە ئەمە لە کاتێکدایە ئەم خانمانێک کە بانگەواز بۆ کۆرسێکەکەن کە کۆرسی ئاشتبوونە لەگەڵ خوددا هیچ بڕوانامەیەکیان نییە کە پەیوەندیدار بێت بۆ باسەوە Thank you.